چەند بەشێک لە ناوچانی مۆخی ئەسک لە چوارچێوەی ئامادەکاریەکانی یەکەم لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجەدا 2 سەنتەری نوێ لە نەخۆشخانەی هیوا کرانەوە کە پێگاتوون لە ناوەندی پێشوازیکردن لە نەخۆشە تازەکان لەگەڵ سەنتەری چارەسەرکردنی نەخۆشیەکانی خوێن و تالاسیمە. هاوکات ژمارەی توشبووان بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا بۆ زیاتر لە 4808 کەس بەرز بووەتەوە. 2538 نەخۆشی نوێی شێرپەنجەیی تۆمار کراوە. لەو ڕێژەیە 1347یان لە ڕەگەزی مێ بووە، 1990یان لە ڕەگەزی نێر بووە، 2001 نەخۆش هەبووە. لەم ژمارەیە 1970یان مناڵ بوون، واتە تەمەنیان لە خوار تەمەنی 15 ساڵیەوە بووە. ئەمە ڕۆژانە نزیکەی 400 نەخۆش سەردانی نەخۆشخانەی هیوای کردووە بۆ وەرگرتنی چارەسەر. پێش هەموو شتێ من هەر لە سەرەتایی نەخۆشخانەی هیوا و دروستکردنیە لە سەرەتاوە یارمەتیم داون و ئێستش لەم فتریا بڕیارمدا کە خەستەخانەیەکی کامل دروست بکەم بۆیان و پێشکەشیان بکەم بەو نەخۆشانەی لکە لە نەخۆشخانەی هیوا چارەسەر وەرەگرن. کاڵێ ئەحمەد لە نەخۆشانەی هیوا چارەسەر وەردەگرێت لە پاش کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکەی گەڕاوەتەوە. خۆبەخشانە هاوکاری نەخۆشەکانی دیکە دەکات. کاڵێ هانی نەخۆشەکان دەدات بە هیوا و ئیرادەوە لەگەڵ ئازارەکانی نەخۆشی شێرپەنجە بجەنگن تا سەر دەکەون بەسەر نەخۆشیەکەدا. خۆم لەبەروی بە وەزعات تێپەڕیوم ئەو شتە ناخۆشانم بینیوە لە ئەوڵەوە کە بۆ من زۆر قورس بووە بۆیە بڕیارمیاوە کە بە هەموو توانایکی خۆمەوە هاوکاری نەخۆشانی شێرپەنجە بکەم چکە لە ئەوڵا زۆر ناخۆشەوەمی ترس و قەلەقیە بۆیە ئەمەوێت لەگەڵ ئەو کەسانە بم کە توشبوون بە شێرپەنجە. وەرزش نەکردن و خواردنی خراپ و ماوە بەسەرچوو هەروەها خواردنەوە کحولیەکان و بۆ ماوەیی هۆکارن بۆ زیادبوونی ژمارەی نەخۆشەکان. لە پارێزگای سلێمانیشدا شێرپەنجەی مەمک و خوێن بەربڵاوترینە. هاوکات پزیشکێکی پسپۆڕی شۆشاری دەداتە هاوڵاتیان کە ساڵانە پێشکنین ئەنجام بدەن و ڕۆژانەش وەرزش بکەن. درەنگ شوکردن، درەنگ سک بوون لە ئافرەتە، شیرنەدان، قەڵەوی، بەکارێنانی حەبی مەنە بە ڕێژەیەکی زۆر و هەندێک جار فاکتەری ویراسی ئەگەر کەسی دەرێجێکی هەوێ ئەمانە ناتوانین بڵین ئەگەر کەسێک ئەم فاکتەرانەی هەبێت تاو تووشەوێ بەڵام فاکتەری یارمەتی دەرن بۆ توشبوون بۆ نەخۆشیە لە شێرپەنجەی مەمکە. ئەوەی چەند نقطەیەکی مهم کە بۆ خەڵک باسی بکەیەوە کە شێرپەنجەی خوێن لە مناڵە زۆربەی زۆریان چارەسەرە بێ بە چارەسەری کیمیاوی، هەندێکیان پێویستیان بە چاندنی مۆخە. بەرپرسانی کەرتی تەندروستی دەڵێن هێشتا هەرێمی کوردستان نەگەشتوۆتە ئاستێکی مەترسیدار و ستانداردە جیهانیەکانی توشبوانی نەخۆشی شێرپەنجەی تێنەپەڕاندووە، بەڵام زۆری تێچووی چارەسەری نەخۆشی شێرپەنجە نەخۆشخانەی هیوای ناچار کردووە بۆ دابینکردنی دەرمان بەردەوام داوای هاوکاری لە خێرخواز و سەرمایەدارەکان بکات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.